بۆ جاری سێیەم پێشەنگای خانوبەر و وەبەرهێنان لە شاری هەولێر کرایەوە. 180 کۆمپانیای وەبەرهێنان بەشداری ئەو پێشەنگایی کردووە لە 12 وڵاتی جیاوە. ئامانج لاکردنەوەی ئەو جۆرە پێشەنگایانەش هەندانی وەبەرهێنەرانی بیانی و ناوخۆییە بۆ ئەوەی وەبەرهێنان لە سێکتەری خانوبەرە بکەن. لە هەمان کاتدا ئەو پرۆژانەی کە دروست دەکرێن لە ڕووی کواڵێتی و نرخەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان گونجاو بێت. جۆرەها مەشروع و پرۆژێکت لێرە عرض کراون خەڵکێک دێ بەرچاوڕوونیەک وەردەگری و تەفاسیلی زیاتر لەسەر مەشروعەکان وەردەگری دەبێتە بەرچاوڕوونیەک لەبەی کە بتوانی بڕیاری بداتن کە چ جۆرە شوقەیەک یان خانوویەک یان مولکێک دیاری بکات و بیکڕێت لە بۆ خۆی. هاوشێوەی پیاوان ژنانیش ڕۆڵی گرنگ دەبینن لە کەرتی وەبەرهێنان و بوونەتە خاوەنکار و پرۆژەی خۆیان. هەلی کارمان بۆ خانمان ڕەخساندووە و بە هیوای پێشوازیکردنین لە کۆمەڵگا کە ئەم شتە بە گونجاو بزانن و زۆر بە جوانی پێشوازی لە ئەوە بکەن کە خانمان هاتوونەتە ناو بواری ئەم ئیشەوە چونکە زۆر خۆشە و هەلی کارمان بۆ جەماعەتی ژنان ڕەخساندووە و بە دوو شێوەی ئۆنلاین و بە شێوەی حزوریش لە ئۆفیسەکان ئیش دەکەین. لە هەرێمی کوردستان بە سەدان یەکەی نیشتە جێبوون هەن لەلایەن کۆمپانیا بیانی و ناوخۆیەکانەوە دروستکراون. کردنەوەی ئەو پێشەنگایانەش دەرفەتێکە بۆ زیاتر ئاڵوگۆڕی ئەزمون و شارەزایی وەبەرهێنەرانی ناوخۆیی و بیانی. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.